والله وبالله وتالله حكومة العراق تايسه هیچی بۆ ئەمریکا ئێمە نەکردووە. چەند جار دەوایان لە حکومەتی عراق کرد نەینار، هیچی نەنار. بەخوا فعلا شاهۆ ئەوەی شاهۆ کرێتی هیچ کەسێ نەیکردووە، هیچ کەسێک تا ئەو خەڵکی وا ئەم دەرمانی نەدیوە بیدینێ هەزار دوعای خێر بە ئەو کاک شاهۆیە. والله وبالله وتالله حكومة العراق تايسه هیچی بۆ ئەمریکا ئێمە نەکردووە، هیچ شتێک. بەس ماڵی کاک شاهۆ ئاوا بێ ڕەبی و ئەم خەڵکەی بوژانەوە ئەم داو دەرمانی هاور بۆرێ هەتا مردن گشتمان مەمنونی کاک شاهۆین، هەتا مردن تێگەشتی. ئێستا ئەم ئەدەواتەی کەەوە هاتووە بۆێرە چەند جار داوا لە حکومەتی عراقەوە نەیناردووە. یعنی ئەمە شعبی عراقینی معناوەیە وایە وانە. بەس مەمنونی کاک شاهۆ مەمنونی حکومەتی هەرێمی کوردستانی بەڕاستی. ئەرە والله هاتم سەرەکەمی شتیان نییە ڕێک ڕۆشم بۆ شوێنێتر لێرە نامان بچوون بۆ عیادەیەک بۆ سەیدەرێک لە دەرەوە ئەر بەخوا بێت تەکسێک بگرێ سای خۆ بە سارگە خۆتە ڕۆشتی هەتا بەرتەکەوت ڕوحت دەرەچوو. بەس ئەلێرە ئێستا ئەمە هاتۆ تێرە ئێمە مەمنونی کاک شاهۆین، هەتا مردن مەمنونی کاک شاهۆین. بەخوا هەر هەمووی دڵخۆشە. ئیسا ئەو خەڵکی وا ئەم دەرمانی نەدیوە بیدینێ هەزار دوعای خێر بە ئەو کاک شاهۆیەکە. بەخوا فعلا شاهۆ ئەوەی شاهۆ کرێتی هیچ کەسێ نەیکردووە، هیچ کەسێک نابەخوا مەمنونی کاک شاهۆین هەتایە. ئەرە والله ئەی چۆن ئەرە وڵای خۆت بۆ بڕۆم بۆ دەرەوە دێم بۆ ئێرە عیلاج هەشتێک هەبێ لێرە هەیە چ پێویست ناکە بڕۆم بۆ عیادەی ناو بازار هەڕێک بستێڕێ ئەو ماڵمانە یەکسەر دێم بۆ ئێرە ئەم خەڵکە بۆچی ڕە بۆ ئێرە یەکسەر دێ بۆ ئێرە چی بێت لێت هەیە الحەمدولله ئێستا هەیە لەخوا بەزێ جاران هیچ نەبوو. چەند جار دەوایان لە حکومەتی عراق کرد نەینار، هیچی نەنارد. بەس ئێستا ئەم شتەی کاک شاهۆ کردی هەتا مردن خەڵک مەمنونی کاک شاهۆیە.